ولو تاخير هاتنا مرة يشتغلون. پێشەچینی بە خێراتتان دەکەین بخێر بێن بۆ عادیسەکەی کە ئەمە پێکەوە هاتین ئەوان لە پێشەمە بوو بەس ئەوان تقریبن سعات 9:50 دقە بوو ئەوان لە پێشەمە بوون کەمە هاتین بەسە هەرگەیشتین گوتیان وەڵا سیارەکەتە ناو ئاوێ سیارەیە چێ گوتیان وەڵا ئێو سامێ و سامەش کوڕە خەزوورمە ئەدی بە خۆیان گوتیان وەڵا پلشی و بەخۆ بە پلچەکە کەی ڕزگاریان بووە سەلامەتن هەر بوو بەس مندارەکان هەرسێکیان دیار نییە دەگە سیارەی سارنووسیان دیار نییە مندارەکان هێچیان سنفیەکە لە مەکتەبێ یەکشیان دەوری 4 سارانە چیژەکەش دەوری 12-13 تا ئەوەیە سیارە جیتە بۆ پێکەوە بوو لە غەلیفان خەرچی غەلیفانیە بەس کوڕەکە بەخۆی لە هەولێری دانیشی بەس پلچی خەرچی غەلیفان لە غەلیفان دانیشی بە خودای لەوان نەپرسیە بەس ئەمەکەمە هاتین و بەسە عادیسەکە هەرگەیشتین و ئەو جەماعەتی لێرە گوتیان ئەوان هات لەو دەستەیدا هات دوو سیارە بەرامبەری هات ئێزە نازانم سەریع بووە لە دەستی وەرگرتیە شەشی و هەبووە ئەو ئافرەتە ئەلێرە کەت بوو لە خوارێ احتمالی هەیە لە سیارەی پەڕیبی بەخۆ بە شوفێرەکەی وڵا جەماعە زوو گەیبوونێ ئەوانیان ڕزگار کردبوون و دو سیارەش نەدیت دیار نەبوو سیارن گوتی یەک زوو ڕاست بزر بوو